خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی یەکێتر لە تاوانەکان هەر کاتێک خەڵکی ئەو پەیمان و وعدانەی کە بەخوا و پێغەمبەری خوای داوە صلی الله عليه وسلم هەر کاتێک ئەو پەیمانانەی شکان، دینداری نەکرد، خواپەرستی نەکرد، وازی لە نوێژ هێنا، وازی لە ڕۆژوو هێنا، وازی لە عیبادەتی خوا هێنا، ئەمڕۆ ئافرەتان ئەو وعدەی خوایان شکانەوە زۆربەیان سافیرن. خوا شەرم ناکە ئێستا لە جومعەیت دوای نوێژ دەنگ کراوی بۆ شایی و بۆ هەڵپەڕکی ئەڕۆی لەگەڵ باجیە لەگەڵ خێزان تا بەسەری ڕووتەوە، شەرم ناکەی لەخوا وا ئەزانی خوا محاسبەت ناکە. ئەمە موسەقەفیە، ئەمە ئەفەنیەتیە، ئەمە پێشکەوتن و ڕۆشنبیریە. ڕۆژێکە بێ خۆت و خێزانش خوای گەورە دەتان وەسێرە و محاسبەتان دەکات. بیخە پێش سیارە بەسەری ڕووتەوە، ماشەڵڵا بە غیرەتی خوا نمونەت زۆر نەکا. بەتەماین وعد و پەیمانی خوا بشکێنین، خوای گەورەش ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەرمانە، شتیوان نابێ. بێگومان بەلەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر قەومێک وعد و پەیمانەکانی خوا بشکێنن، دینداری واز لێ بێنن، کەم یا زۆر، ڕوونەکەنە خوای گەورە، ئیلا خوای گەورە چی عقوبەیەکیانەدا؟ إلا سلط الله عليهم عدوا من غيرهم. إلا خواي قورا بهوي أوي كأوان وعدي خوايان شكان، وعدي بيغمري خوايان شكان صلى الله عليه وسلم، دين داري خوا پرستيان نكرت، خواي قورا دجمني غيري خوايان زال أكاب سريانا، هاو زماني خوايان نية. أمر ولاة الزلية زكان زال نبونا بسرمانا، دورو برمان زال نبونا بسرمانا، بو إيما دا صلاة مانيو برخاوني بريارين نخير بالريال لا يمنية چونك فرمي بيغمري خوا صلى الله عليه وسلم خواي قورا كومالة دجمنيك عدو، أفرمي عدو واتا دجمن، كومالة دجمنيكي بيدين زال أكاب سرتانا أو كاتا هنديك أو رحمي خوايا هنديك لو داهاتيك إيوه هاتانا أوان بو خويان ديخون، وبيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم كإيوه دين داريتان نكرت، كأيوة بدينداري رازي نبون خواي قورة دجمنان زالكا بسرتانا، أو داهاتيك هتانا أو نوتيك هتانا أو داهاتيك هتانا كومالا كسيك ديخون، بلى كسانيك ديخون كهيش ما في كان بم عراق وكرسانة ونية. بوي بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم بلان فرمي هندي كي دخون بيغمان دخوريت نوت غاز كهرباء هموي حق ما في ملتيه، بەڵام زۆربەیمان پێ نادرێت چونکە کۆمەڵی وڵاتی زۆر شەریک بوونەتەوە لەوەی ئێمە کە هەمانە، بۆیە هیچ کەسێک ناتوانێت بەتەنیا بیخوا. ئەمە عقوبەی خوایە چونکە ئێمە دینداریمان قبول نییە، وعدی خوا و پێغەمبەری خوامان شکانەوە صلی الله عليه وسلم، ئەو وعدی کە خوا پێمانی فەرمووە کە دینداری خواپەرستی بکەین ئێمە شکاندومانە، خوای گەورە دوژمنانمان بەسەرا زاڵ ئەکات، داهاتەکانمان هەندێکی بۆ خۆیان دەخۆن و ئێمە زەقەی چامان دێ بۆشمان یە قسێ بکەین، هیچ کەسێکیش بۆی نێ قسە بکات. دوو لە ڕێبەڕێستان ئەگەر ئاژەڵێک بهێنێ لە وڵاتێکەوە بۆ ئەم عێراق و کوردستانە معاشی هەیە، دوو لە ڕێبەڕێستان سەگەکانیان کە دەهێنا سەگەکانیش معاشی هەبوو، ئەبێ لە داهاتی ئەو خەڵکەکە وعدی خوا پێغەمبەری خوای شکاندووە صلی الله عليه وسلم ئەبێ ئاژەڵەکانیشیان لەسەر داهاتە بێت، زایدن خۆیان کە بە کەیفی خۆیان خواردن دەخۆن و فڕی دەدەن لە حسابی ئەو میلەتە. ئەمە عقوبەی خوایە. من پیاوی دەسەڵاتدار نیم، بەڵام ئەو قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئەگە قسەت کرد قسەت بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم. خۆی دەفەرمێ دوژمنی غێری خۆتان بەسەرا زاڵەکە خوای گەورە زاڵی ئەکا، من زاڵم نەکردووە.